مانەوە و پارێزگاریکردن لەم جۆرە دارە گرنگیەکی تایبەتی هەیە. دانیشتوانی ڕەسەنی ئەم ناوچەیەش گرنگیەکی تایبەت بە داری سێو دەدەن و توانیمیانە سوودی لێ ببینن. کاتێک ئەتەوێت بیتە ئێرۆ پیاسەیەک بکەیت و کەش و هەواکە گەرم بێت، ئەوە زۆر بە جوانی بۆنی ئەم دارسێوانە ئەەکەی. بۆنەکەی بە شێوەیەکە کەوا ئەزانی لە یانەیەکدا دانیشتووی، بەڵام کە چاو ئەەکەیتەوە ئەوجا ئەزانیت لە دارستانەکەیت. زۆربەی ئاژەڵەکان دوای ئاگرکەوتنەوەکە گەڕانەوە. سوتانەکە کارەسات بوو، بەڵام پیاوانی ئاگر کوژێنەوە پاڵەوانن. ئێمە دەبێت سوتاندنی دارستانەکان بە سوتانی ڕۆشنبیری بزانین، چونکە ئەم دارستانانە و دار و وڵەکانی بۆتە بەشێک لە ڕۆشنبیری و کللتوری ئێمە. لە دەستدانی داری بنێشتی سێو بەراورد بە لە دەستدانی کللتور و ڕۆشنبیریە. ئەویش بەواتای ئەوە دێت تۆ یەکێک لە کەلتورە دێرینەکانی ئوسترالیا لەدەست دەدەیت کە خواردنەوەی شەربەتی سێوە لەو دارە دروست دەکرێت.